بووی هەر لە لەندەن لەگەڵ بەڕێز نزار وەیس قسە دەکەم کە پارێزەرە. بەڕێز نزار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەوەی کە ئێستا باسمان دەکرد لە ڕووی یاساییەوە ئایا بەریتانیا دەتوانێت پەنابەران دیپۆرت بکاتەوە؟ سەرۆکوەزیران دەڵێ و پەنابەرانی کە تاوان دەکەن دیپۆرتیان دەکەینەوە. ئایا توانن ئەمە بکەن؟ سپاس بۆ بەرنامەکەتان. بەدڵنیاییەوە لێرە هەموو ڕێکارەکان بەڕێکاری یاساییان هەیە، هەر دەمێکە ئەم پلانیان هەیە. دیارە ئەو پلانە یەکەم جاری و پێشووتریش هەر ئیشیان پێ کردووە. هەموو تاوانبارێک لێرە کە تاوان نەکات دیپۆرتی وڵاتەکەی خۆیان نەکرێتەوە. هۆکارەکەشی ئەوەیە لێرە با بڵێین سجنەکان یا بەندیخانەکان هەمویان بە مەسروفاتی پرایڤێت، کۆمپانیای پرایڤێت بەڕێوەیان دەبن کە مەسروفاتێکی گرانە. بۆیە نەهێشتنەوەی ئەو سجنانە لەناو سجنەکانی ئێرەیە ئەو تاوانبارانە بۆ ئەم وڵاتە هەرزانترێک. بەڵێ بە دنیاییەوە توانن کە کەسێک کە تاوانکە بە ڕێکاری یاسایی دەم وڵاتە. کاک نزار ئەمانە تەنیا بۆ ئەو پەنابەرانن کە بێ ئیقامەن یاخودەوانی کە ئیقامەشیان هەیە بەریتانیا دەتوانێت ئەمان شت کا بەرامبەریان؟ بە دنیایەوە لە هەردوو حاڵەتەکە تاوانبار جوابی هەبێت یا ئیقامەی هەبێت و یاخود تەنانەت خاوەنی ڕەگەزنامەی ئەم وڵاتە بێت بە شێوازێکی تاوانباری سەیریەکەین و تەسیراتی سلبی ئەبێت لەسەر جوابەکەیان. بەڵام ئەوەیانە کە کەسێک تاوان کە جوابی نەبێت ناردنەوە دەرکردنی لەم وڵاتەیە ئاسانترە لەوەی کە کەسێک ڕەگەزنامەی هەبێ یا عایلەی هەبێ ویژەکەوێتە سەر ئەو بنەمانەی یاسایانی کە دیفاعی لێ بکرێت. زۆر باشە. سەرۆکوەزیران ئەڵێت بۆ ڕێگریکردن لە پەنابەران ئێمە یاسای نوێ دەردەکەین یاخود هەندێک لە یاساکان دەگۆڕین هەمواریان دەکەینەوە. دەتوانن بە ئاسانی بەبێ گەڕانەوە بۆ ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان بەریتانیا ئەم کارە بکات؟ بەریتانیا وەزارەتی ناوخۆ بە تایبەت ئەو ڕیارانە و ئەو یاسایانەی لەسەر پەنابەری ئیشی پێکات بەشی یاسایەک ئیشیان پێکات. یەکێ لەوانە یاسا نێودەوڵەتیەکانە، یەکێ لەوانە با بڵێین بابەتێکیانەیە پێڵێن ئیمیگریشن ڕوڵ، چەند یاسا و ڕوڵێکە کە خۆیان دایان ناوە زیاتر ئیش بەوانە ئەکەن. بەڵام هەموو جارێوا ئەڵێن ئەمە یەکەم جاریان نییە، تەنانەت ماوەیەکی زۆر لەمەوە پێش کە یەکەیەکیان دروست کرد کە پێڵێن Border Security Command BSC کە ئیشیان بە دوواداچوون و گرتن و هێنانە بەردەم دادگای ئەو قاچاقچیانەیان ئەو کەسانەیە کە بازرگانی بە ژیانی مرۆڤەکانەوە ئەکەن کە هەر لەم ماوەی پێشوانزیکەی 30 ملیۆن پاوەنیان بۆ تەرخان کردوون. کەواتە بەڵێ بەعزە جارێ بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ یاسا نێودەوڵەتیەکان هەنێ ڕوڵ دەرەکەن کە بە تایبەتی لەناو بەریتانیاە دەرەکرێت. بەڵام هەموو جارێ بێتە جێگای مشتومڕی مناقەشە و تانە لەلایەن ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانەوە یا لەلایەن کەسانی یاساناسە. ئەوەی کە پەیوەندی بە وڵاتانی دیکەوە هەیە بە تایبەت وڵاتانی کە کۆچی نایاسایی زۆر لێ دەکرێت بۆ بەریتانیا، پێتان وایە لە نێو ئەم لووتکەیە ڕێکەوتنێک بەرهەم دێت کە بەریتانیا بە ئامانجی خۆی بگات؟ کێشەی پەنابەری لەم دقەیە بەڕاستی بۆتە کێشەیەکی سیاسی گەورە. هەر حیزب بەو عەتفی دەنگەرانی بەلای خۆیان ڕاکێشێ بەوەی چارەسەرێک یا بن بڕێک بۆ ئەم کۆچەنە یاسایانە دابنێت. لە مودەی لەو کاتەوەی کە حزبی دەسەڵاتی لەیبە لە بەریتانیادا هاتووتە سەر حکم نزیکەی 28,889 کەس هاتووتە ئەم وڵاتەوە لە ڕێگەی 52 بەلەمی چووپەوە. ئەمە لە وەبسایتی خۆیانە بڵاوکراوەتەوە و هەروەها بووە وەکو مۆدێڵێکی بزگسی لێ هاتووە بازرگانیکردن بە نەفەرەکانەوە. تەنانەت هاتووتە سەر ئەوەی کە ئەزانن ئەڵێ ئەو کەسانی کە بە وڵاتەکانیان بە قاچاقیش پارێکی کاشیان پێ نیە هەمووی لە ڕێی حەواڵەوە پارەیان بۆ ئەخێوێنرێت و هاتووشۆکەیان بۆ ئاسانە بێت. بەڵێ باشە. بە گوێرەی ئەوەی کە جەنابەت محامی تاوانن پارێزەری تاوانن لە بەریتانیا، ڕێژەی دەستگیرکردنی قاچاقچیەکان چۆنە؟ زۆرە؟ ئەو ڕێژەی هەتا ئێستا نازانین چکە بەڕاستی قاچاقچی ئەوە نییە. قاچاقچی چەند کەسانێکن بە پەنجەی دەست دەژمێردێن وەکو با بڵێین هەڕەمەشی نییە. ئەوان سیستمێکە کە ئۆرگەنایزە کە پێیانەڵێن لە وەحدەی ئۆرگەنایز ئیمیگریشن پرایمە جێکراونەتەوە.
بۆیە بەڵێ ئەوان سەیری ئەو کەسانە ئەکەن کە زیاتر کاریگەرن لەو باندانەیە ئەیان گرن شۆڕ بۆتەوە هەتاوەکو ئەو کەسانەی لە خوارەوە تەنانەت وەکو باسمان کرد تا ئەچێتە ناو دوکانی هەواڵەکانەوە بۆ یەکگرتنیان بەڵێ ئەیگرێن بەڵام ڕێژەکە بەو زۆرە نییە کە باز بکرێت زیاتر سەر بە چ وڵاتێکن یاخود خەڵکی چ وڵاتێکن هەموو وڵاتێکی تیا ئەگەر چی لە وڵاتانەوەی کە پەنابەر لێ ڕاکە بە ڕێگاری نایاسایی لە عێراقەوەتیایەتی لە ئەلبانیاوەتیایەتی لە ئەفغانستانەوەتیایەتی لە ڤێتنامەوەتیایەتی لە هەموو شوێنەکانەوە دیارە بەڵام لەبەرەوەی ئێمە خۆمان کوردین و عێراقین زیاتر لە عێراق و لە کوردستانی لای خۆمانە ئێمە ئەو هەواڵانە ئەبیستین کە زیاتر پێیوەستە بە قاچاقچیە کوردەکان زۆر سپاس دەکەم بەڕێز نزار وەیس پارێزەر لە لەندن لەگەڵم بووی دەست خۆش سپاس بۆ ژێواری